خانم جانەوەی چێ بووڕە هیچکەش من ئالە شوانم دانیشتوی شاری کۆیم پاش ئەوەی کە چەند ساڵێکە خوێندنم تەواو کردومەوەی 10 ساڵ بۆ 11 ساڵە ئیتر خۆم بیرم کردووە کە بتوانم کار بکەم پێشتریش پێش ئەوەی خواردنگەم هەبێ چەند کارێکی ترم کردووە بە کۆکردنەوەی هەموو ئەو داهاتانی لە کارەکان کۆم کردبووە حەزم کرد کە بتوانم بەرهەمی ماندووبوونی کارەکانی ترم ئیستفادەی لێ بکەم ئیتر دانیشتم لەگەڵ بابم ڕاوێژم کرد کوتم دەمەوێت بمە خاوەن کاری خۆم قەرارم نەدابوو بزەبر لەسەر چ شتێک کار بکەم ئیتر چەندین جار ینی ڕاوێژمان کرد تاوکە گەیشتنەوە قەناعەتێکا من خواردنگەیەک دانم لەبەرەوەی دەستی خواردن و خواردن دروستکردنم زۆر زۆر باشە قەرارمدا کە خواردنگەیەکی کوردی دانێم شارەکەم بچووکە خواردنگەی کوردەواری لێ نەبوو ئیتر بۆیە قەرارمدا کە خواردنگەیەکی کوردەواری دانێم شێواز و دیکۆرەکەشی تاوەکو بتوانم کوردەواری بێت ئەلحەمدولیلا کارەکەم کرد و پێشواجێکی باشم لێکرا. هەموو ڕۆژانێک زۆر زوو بەخەبەردەم لەبەرەوەی من ئەرکێکی قورسم لەسرە دابینکردنی گۆشتە مریشکە سەوزەواتە ئیتر دەبێت خواردنەکانیشم فرێش بێت خواردنەکانم هی هەموو هی ئەمڕۆ بێت سپاس بۆخوا هیچ خواردنێکم نامێنێتەوە بۆ ژەمی داهاتوو ئێمە هەموو ژەمێک خواردنی نوێ ئامادە دەکەین دڵخۆشی من لەوەیە توانیم کە هەڵی کار بۆ خۆم دابین بکەم داوێت کە هەلی کارم بۆ خۆم دابین کرد توانیمە هەڵی کار بۆ 3 خانمی کە بڕەخسێنم ئەوان لەگەڵم کار دەکەن زۆر مرتاحم لەگەڵیان لەبەرەوەی خواردنگەیەکی کوردەواری و خانمانە بەڕێوە دەبین هەمومان خانیمین گفتوگۆمان لەگەڵ یەک هاسانترا لێک دەگەیشتنمان لەگەڵ یەک هاسانترا من چەندە لەگەڵ ئەوان ئیشەکەم بە هاسانی دەڕوە ئەوانیش ئەوەندە لەگەڵ من مرتاحن و زۆر ماندوون ئەوان نەبن من هیچم پێ ناکرێ کارکردن خۆشە بەڵام بە تەنیانە تاوەکو دەستەکان ناودەستی یەک نەبێ ناتوانانی ڕیزبەندی بکەیت ڕاستە خانمەکان زۆر زۆر ماندین بەڵام ماندیبوونەکە بۆ کەم دەبێتەوە کە بە شێوەیەکی زۆر باش لە یەکتری نزیک بۆتینەوە هاوڕێیەتێکی زۆر باشمان لەگەڵ یەک پەیدا کردو ڕۆژانە بەدەم ئیشەوەی تر بە خۆمان کار دەکەین دەردەدڵێکە کێشەیەکە شتێکە لە نێوان خۆمان چارەسەری دەکەین لەبەرەوەی یانی توانیمانە خواردنگەکەش لەخوا بە زیاد بێت لە شارەکەم و لە شارەکانی تریشەوە دەنگدانەیەکی زۆر باشی هەبێت ئیشاڵڵا ئەگەر بێت و کارەکەم سەرکەوێت و گڕوتینی کڕیاران لەگەڵم بێت ئیشاڵڵا لە ماوەیەکی کورت بەرنامەی ئەوم هەیە کە خواردنگەکەم گەورەترکەم و هەلی کار بۆ چەندین ئافرەتی تریش بڕەخسێنم. ئێمە جگەلەوەی خواردن بۆ خواردنگەکەم ئامادە دەکەین ڕۆژانە داواکاریمان بۆ دێت بۆ ئامادەکردنی خواردن بۆ بۆنەکان سپاس بۆ خەوتانیمانە هەر داواکاریەکمان هەبێ چ عادەتەکەی کەم بێت چ عادەتەکەی زۆر بێ ئێمە ئامادە بکەین و خەڵک زۆر زۆر لێمان ڕازیە دەمەوێت لێرەدا ئاماژە بە شتێک بکەم بۆ هەموو خانمان هیچ خانمێک نییە وجگە لەوەش هیچ بوونەوەرێک نییە لەسەر دنیا خوا بە بەهرەیەک دروستی نەکردبێ بەڵام گرنگ ئەوەیە تۆ بەهرەکەی خۆت بدۆزیتەوە چاوت لەوە نەبێ من چی دەکەم و چۆن گەیشتم بۆ ئاستا چاوت لەوە بێ تۆ چی بکای و چۆن بگەی بۆ ئاستا ئەو کاتێک کە قەرارتدا چی بکەیت چۆن بگەی بۆ ئاستێک کە خۆت دەتەوێ دڵنیا بە ئەو کاتێک کە تۆ هەستاویت و خەونەکانت دێتە دی بەڵام ئەو کاتێک کە تۆ بڕیاری ئەوەدا من چی دەکەم چۆن گەیشتم بۆ ئاستا دەمێ ئەوت پێ بڵێم تۆ هێشتا خەوتوی لە خەودا دەژی بۆیە هەموو ئافرەتێک دەسڕەنگینە هەموو ئافرەتێک ئیشی جوانە هەوڵدا بزانە بیرکەوە تۆ لە چ بوارێکدا باشی هەر کاتزانی لە هەر بوارێکدا تۆ دەژی و ئیش دەکەی و توانات هەیە بەهرەت هەیە
خەونەکەی خۆت بەدی بێنا پەرەی پێ بدا هیچ ئیشێکیش بێ ئاستەنگ نییە من سەرەتا کە قەراری ئەو خواردنگەیەمدا بەتەنێ بووم هیچ کەسێکم لەگەڵ نەبوو تەنانەت یەکەم ڕاوێش کە لەگەڵ بابم بوو بابی خۆم پاڵپشتم نەبوو بۆ لەبەرەوەی دەیگوت لەوانەیە سەر نەکەی ئیمکانیاتەکەت ئاوا بێ بەس من دەنگێک لە ناوە پێی دەکوتم تۆ سەر دەکەوی قەرارمدا خواردنگەکەم زۆر بەکەم و کوڕیدانا بەڵام سپاس بەخواتوانیم بۆ ئیشێک کە ڕۆژانە پەیدای دەکەم هەم نەقسەکانم پڕکەمەوە هەم خەونەکەشم بەدی بێنم بۆیە بڕیاردان و قەراردان لەسەر بەدیهێنانی هەموو خەون و ئامانجێک کردداری دەوێت نەفکر